ئێمە وەکو حیزب و لایەنە کوردستانیەکانی کەرکووک وێ ڕای تێبینیمان لەسەر گۆڕانکاریەکانی نووسینگەی کەرکووکی کۆمسیۆنی باڵای سربەخۆی هەڵبژاردنەکان کە تێیدا بڕیاری گۆڕینی بەڕێوەبەری نووسینگەکە لە پێکاتەی کووردا بەبێ هیچ هۆکارێ دراوە. ئەمە لە کاتێکدایە لە کۆی 12 پەرلەمانتاری کەرکووک 6یان کوردن بۆ پێش دەبواە ڕێژەی کورد لەو مەکتەبە لە 150 کەمتر نەبێت، بەڵام لە ئێستادا لە 125 لێپرسراوی بەش و هۆبەکانی نووسینگەکە لە پێکاتەی کوردن. هاوکات لێدوانی نابەرپرسانەی هەندێک لایەنی عەرەبی تورکمانی بەتوندی ڕەت دەکەینەوە کە دەچێتە خانەی دەستوەردان لە کاروباری کۆمسیۆنی باڵای سربەخۆی هەڵبژاردنەکانەوە و مەبەستی ڕاستەقینەی لێ لەمپەردانانە لە بەردەم ئەنجامدانی هەڵبژاردنەکان. داواش لە کۆمسیۆنی باڵای سربەخۆی هەڵبژاردنەکان دەکەین بێ گوێدانە ئەو دەنگە نەشازانە کە خزمەت بە ئاشتی کۆمەڵایەتی و پرۆسەی دیموکراتی ناکات ماف و شایستەی پێکاتەی کورد بپارێزرێ و تەوەری سەرکی کۆبنەوەکەمان دوو تەوەر بوو. تەوەریان سەبارەت بۆ بەیاننامەی مەفۆزیە کە ئەو گۆڕانکاری کە لە مەفۆزیە کرابوو ئەو بەیاننامەی کە عەرەب و تورکما بە مشتەرکی دەران کردبوو ئێمە ئەو بەیاننامان دەرکرد بە حەقەت ئەو گۆڕانکاریە ئێمەش وەکو کورد تیا زەرمەندین، بەڵام ئێمە ڕێز لە بڕیاری کۆمیسیۆنی هەڵبژاردننی عێراقەگەرین کە کۆمیسیۆنێکی سەربەخۆی وایە بینین. تەوەری دووهەممان سەبارەت بە خزمەتگوزاری و ئەو کەمە کوڕەی کە ناو شاری کەرکووکە هەیە، یارە مەسەلەی گرانبوونی ئەمپێری کارەبا، مەسەلەی زۆرتری پارەی کارەبای وەتەنی لەسەر هاوڵاتیان، پارەی ئاو، پارەی خەدەمات، پارەی جادە، ئەو جادەیە کە هەڵکە نراوەتە ئێستا وەکو پێویست چاک نەکراوەتەوە، ئەو خدەماتانەی کە بۆ گەڕە کوردیەکان وەکو پێویست نەکراوەتە ئێستا. ئێمە هەموو ئەمانەمان قسەمان لەسەر کرد و بڕیارماندا ڕۆژی شەممە سەعات 4 هەموو حیزب کوردستانەکان لەگەڵ ڕێکخراوە جەماوەرەکانە کۆبوونەوەی بکەین و بڕیاری پێویست لەو بارەیەوە بدەین و هەمومان بە یەکدەنگی و بە یەکەڵوێستی ئەمە چیتر قبوڵ نەکەین.